بەشی چارەسەری توشبوونی جەڵتەی مێشکە لە نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی پزیشک و پەرستەر و کارمەندی تایبەت لەم بەشەی نەخۆشخانەکە کار دەکەن و تەواوی کارکردن و چارەسەر لە بەشەکەدا لە ئاستی ستانداردە جیهانیەکانە. سنتەری چارەسەری کتوپڕی نەخۆشەکانی جەڵتەی مێش لە نەخۆشخانەی شار یەکێکە لەو سنتەرە دەگمەن و بێوێنانەی کە لە سەرانسەری عێراق هاوشێوەی نییە بتوانین بڵین بۆ ماوەی 2 ساڵە لە مانگیەکی 2022 سنتەرە لە خزمەتگوزاری بەردەوامە بۆ ئەو نەخۆشانەی کە بۆری گیرانی مێشکیان هەیە و لە ماوەیەکی کەمدا دەگەنە نەخۆشخانەکەمان بۆ نمونە لە کەمتر لە 4 کات ژمێرونی و ئێمە توانین لە ڕێگەی کردنی دەرمانی تایبەتمەند بە نەخۆشیەکانی جەڵتەی مێشکە و نەخۆش بگەینە ئاسێکی زۆر باش. هەندێک جار لە مردن دەیپارێزی، هەندێک جار لە پەککەوتەی دەیپارێزی و دەگەڕێتەوە بۆ ژیانی ئاسایی خۆی. ئەم سەرتەرەوەکو پێم وتن 2 ساڵە بە بەردەوامیژەکە و لەسەر ئاستی عێراقا وێنەی نییە. و لە هەمان کات شاتوانم بڵێم سنتەرە لە ئاستی نەودەوڵەتیا گرنگی هەیە لە ڕێگەی ڕێکخراوی جیهانی جەڵتەی مێشک وێڵد کۆنگرێسەوە سترۆک وێڵد کۆنگرێس هەڵبژێردراوە بڵێن دەستنیشان کراوەکوی کە لە سنتەرە باشەکان کە خەڵاتێک بدرێ بەم سنتەرە لە بارتەقایەوەی کە بە شێوەیەکی ستاندارد و ڕێک و پێکوە لەسەر ئاستی جیهانی چۆن ئەم نەخۆشانە چارەسەرەکرێ لە وڵاتی ئێمە و لە نەخۆشخانەی شاریش بە هۆمان شێوە چارەسەر کراوە. دیمەنی یەکێک لە نەخۆشەکانە لە کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانە و دووچاری جەڵتەی مێشک بووە. لێرەدا گرنگی و بایەخی ئەو ساتانە دەرەکەوێت لە چەند کاتژمەری سەرەتای توشبوونی کەسەکە بە جەڵتەی مێشک و شێوازی چارەسەر و ڕزگارکردنی نەخۆشەکە. من پەرستاری مێشک و دەمارم. ئەم کەیسە نیشانەکانی جەڵتەی مێشکی تایە و ئەمە بە مۆزوعی کات لای ئێمە زۆر مهمە. ئەو کاتە ڕاستەخۆ لەگەڵ کلینەرەکە ڕاستەخۆ چینە خوارە و ئەشعەی مێشکی بۆ بگرین. زۆر باشە. ئەم نەخۆشەمان لە مدەی کەمتر لە 4 کاتژمێرونیوە سەردانی کردوین و جۆری ئەوەی کە لامان گرنگە جۆری ئەو حاڵەتەیە کە بەسەری هاتووە ئێمە بە زووترین کات دەمانوێت سیتیسکانی بۆ بکەین. سیتیسکان دەریەخا کەم کەسە تووشی خوێنبەربوون بووە یان نە. ئێمە سیتیسکانمان بۆ کرد دوای ئەوەی کە ئێمە سیتیسکانمان بۆ کرد پێویستە دکتۆری مێشک و دەمار ببینێ. ڕاستەوخۆ دکتۆری مێشک و دەمار لە دوای ئەوەی کە بینە سەر و ئەیبینێت.
بخير بن ناوچیا کاک ئەحمەد بەخێر بی کاک ئەحمەد چی داهاتووە نەخۆشیەکەی چییە بۆ چیاتۆ بۆ خەستەخانە جڕی مشکلیە شۆتە توالێت دەگەر کتوب بە عەرزە و بەڵێ خوێن لە دەمیاتۆ وتیاتوە زۆر چاکە هیوای لێ هاتووە باش کاک ئەحمەد چۆنی ئەحواڵە ئادی برۆت بەرزکەرەوە برۆت بەرزکەرەوە چاوتون بلوخێنە زمانە دەربێنە باش دانە گیرکەرەوە باش ئای دەستی ڕاستە بەرزکەرەوە کاک ئەحمەد باش دەستی شەپیش بەرزکەرەوە باش دەستە هەردووشی بێنە بۆ پێشەوە چاو بنوخێنە زۆر باشە دەستە ئاوا ڕاگرە زۆر چاکە باش هادی قاچ بەرزکەرەوە کاک ئەحمەد زۆر باشە قاچی چ بەرزکەرەوە دەستخۆش زۆر باشە با سەیری ئەشعاکی بکەین ئەم نەخۆشە لێفت سایت ویکنسی هەیە ئێستا لای چەپی بەهێزە چه جەڵدەیەگا بێتێ لای ڕاستی بەڵام ئەم پشکنینە ئەشعای سیتی سکانەکەی لێستای شتێکی تیانە مانای وایە کە نەخۆشەکە دووچاری جەڵدە بووە لە جۆری جەڵدەی خوێنبین و لەم کاتەیە لە کاتێکی گونجاو گەشتە نەخۆشخانە تەبعاً کەمتر لە 4 کات ژمێرونی و توانین چارەسەری توانایی خوێنبینی بینێ نەخۆشەکە بەرنەژوورەوە خۆشەکەتان جەڵدەی مێشکلیاوە کو ئاماژەم پێ کرد ئەتوانین دەرمانی توانایی خوێنبینی بینێ دەرمانەکە لێرە بە خۆڕاییە بۆ کەسانی کە لە ماوەی 4 کات ژمێرونی واگەنە نەخۆشخانە و جۆری جەڵدەکەیان جەڵدەی خوێنبینی ناتوانین ئەم جۆرە دەرمانەیان بینێ ئەگەرەوە ڕازی بن بە پێوەدانی دەرمانەکە و ئەو مزاعفاتانی کە کەمن بەڵام گونجە دەرمانەکە هەیبێت ئێمە توانین لەسەر دەرمانەکەی بینێ دەستان خۆش بێت شتەکانی بۆ بکەن با مۆنیتەر و شتەکەی پێوە بێ سۆندەی بۆ دابنێن و سە بۆ دەرزەکەی بۆکەین جەڵدەی مێشک یەکێکە لە هۆکارە باوەکانی پکەوتن لە جیهانە ڕۆژانە ژمارەی بەرچاو نەخۆش دووچاری جەڵدەی مێشکە بن بە هۆکاری گیران یان تەقینی یەکێک لە بۆری خوێنەکان کە بەرپرسە لە گەیاندنی خوێن بە بەشە جیاوازەکانی دەماغ طبعاً ئەو نەخۆشانی کە دووچاری جەڵدەی مێشکە بن بەپی جۆری جەڵدەکە و بەپی ئەو شوێنی کە جەڵدەری یاوە دووچاری نیشانی جیاوازە بن کەسێکە لە پڕێکا لایەکی لە ئیشەکەوێت باڵانسی تێگەچێت بینینی تێگەچێت ڕاستە و خۆ لەم کاتەیە پێویستە ئەو کەسانی کە هاوکارن یان نزیکن لە نەخۆشەکەەوە بگەێنە نەخۆشخانە بە خۆشحاڵیەوە لە ئێستا لە نەخۆشخانەی شار بەشی چارەسەرکردنی جەڵدەی مێشک هەیە لەم بەشەیە دەرمانە درێت بۆ کەسانی کە دووچاری جەڵدەی مێشک بوون لە جۆری خوێنبین و دەرمانی توانەوەی خوێنبینیان پێدرێت ئەگەر نەخۆشەکە لە کاتێکی زوو لە ماوەی 4 کات ژمێرونی و کەمتر بگاتە نەخۆشخانە و پشکنینە سەرەتایەکانی بۆ بکرێ و دیاری بکرێت کە ئەگونجێ ئەم جۆرە دەرمانە وەربگرێت هەر کاتێک نەخۆش سەردانی نەخۆشخانە ئاکات ڕاستە خۆم نەخۆشە لە بەشی فریاکەوتن ئەبینرێت پزیشکی فریاکەوتن پشکنین بۆ نەخۆشەکە ئاکات ئەگەر گومانی جەڵدە هەبوو ڕاستە خۆ تیمی جەڵدەی مێشکاکە دارەکرێتەوە فایلی دیاریکراو بەم بەشەمان هەیە کە ڕەنگەکەی سوورە مانای ینی گرنگێکی زیاتر بدرێت بەم نەخۆشە لە کاتێکی زووترە پشکینەکانی بۆ بکرێت ڕاستە خۆ نەخۆشەکە گەیەندرێت بە بەشی تیشک و ئەشعی بۆ ئەکرێت لە دوای ئەشعاکە پزیشکی مێشک و دەمار نەخۆشەکە بینێت پشکنینی بۆ ئەکاتەوانێت بۆ دیاریکردنی جۆری جەڵدەکە و بڕی ئەو نوقسانەی کە بە بۆنی جەڵدەکەەوە تووشی بووە و بۆ خێزانەکە ڕوونەکرێتەوە کە ئەتوانرێت ئەم جۆرە چارەسەرە بدرێت بە نەخۆشەکە و خێزانەکە ئاگادارەکرێتەوانێت لە سوودەکانی ئەم چارەسەرە و ئەو زیانە لاوەکانی کە گونجە بۆنی چارەسەرەکەەوە دووچاری نەخۆشەکە بێت طبعاً یەکی چارەسەرکردنی جەڵدەی مێشک لە نەخۆشخانەی شار یەکێکی گرنگ و وەستیارە یەکەمین یەکەیە لە تەواوی عێراقە کە بە شێوەیەکی ڕێکخراو چارەسەرەکانی پێشکەش بە نەخۆشەکانەکات گرنگی پەیانی زۆری ئێمە بۆم بەشە ئەگەڕێتەوە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک ئێمە داواکارینەوە کەسانەی کە دووچاری جەڵدەی مێشکە بن ڕاستە و خۆ لە ماوەیەکی زووە سەردانی نەخۆشخانە بکەن چونکە کات زۆر گرنگە لە چارەسەرکردنی ئەم جۆرە نەخۆشانە وەتا نەخۆشەکان زووتر بگەنە نەخۆشخانە ئێمە توانین چارەسەری گونجاویان پێشکەش بکەین و نەخۆشەکان لە مردن ڕزگار بکەین و لە نوقسانی ڕزگاریان بکەین کە بۆی جەڵدەکەەوە ئەگونجە دووچاریان بێت و بە شێوەیەکی زوو بگەڕێنەوە بە سەرکار و بەناو خانەوادەکانیان
بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایە.